سەبارەت بە خیانەتی 16 ئۆکتۆبەر بەڕێز فەرهاد نزار فارس جێگری فەرماندەیی لیوای کاکەیەکان لە داقوق تا 16 ئۆکتۆبەر کاک فەرهاد سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن خۆشحاڵم لەگەڵمانی 16 ئۆکتۆبەر چی ڕوویدا؟ پێشەکی سڵاو لە بینەران و ویسەرانی کەناڵی 24 16 ئۆکتۆبەر بەلای منەوە کارەساتێک بوو کارەساتێکی زۆر گەورە کە زیاد لە 150 خاچی کوردستان لەدەستمان چوو بەڕاستی کارەساتێک بوو هەرگیز لەبیر ناچێت. باشە بۆچی بە خیانەت ناوە برێ؟ من پێم وایە گەمەیەکی سیاسیە ئەو جۆرە خیانەتانەش لە خوێنی خەڵکانێک هەر هەیە. باشە پێشمەرگە چۆن ڕوبەڕووی و خیانەتە بۆ لە سحێلا؟ پێشمەرگە بە سەرکردایەتی جەنابی سەرۆک لە سحێلا و لە پردێش توانی بێتە بەربەسێکی پۆڵاین و ئەو زوڵم و ستەمە ڕاگریا بەورێکی بەرزەوە تەبعاً هەمومان ئامادە بوون لەوێ و وەکوتم بەورەیەکی پۆڵاینەوە پێشمەرگە توانی ئەو زوڵمە ڕاگریا. باشە کێ خاکی فرۆشت و کێ قەواری هەرێمی کوردستانی پاراست لەو کاتە؟ لە حەقیقەتدا باڵ تاڵەبانی بە خودی خۆی دان بەوە دەنێ کە لە کۆی 50 ئەندامی سەرکردایەتی 38 ئەندامیان واژویان لەسەر ئەو فرۆشت نەکردووە ئەمە لەسەر زاری خۆیان. باشە کێ پاراستی؟ ئەوەی کێ پاراستوێتی بێگومان دیارە پێشمەرگە و ئەو پێشمەرگانش کە پاراستویانە بە حقیقەت ئەوەی کە ئێمە ئەیبینین پێشمەرگانی پارتی دیموکراتی کوردستانە کە هەر خۆیان لە ساحەکە بوون لەو ڕۆژانەی کە ئێمە بەبیرمان بێت ئەو ڕۆژە سەختەی 16 ئۆکتۆبەر ڕوویدا کارەساتێکی زۆر گەورە بوو خەڵکوورەی ڕۆخە شکستی هێنا بەڵام لە 20 ئۆکتۆبەر بە سەرکردایەتی جەنابی سەرۆک پێشمەرگانی پارتی توانیان ئەو زوڵمە ڕاگرن. باشە کاک فەرهاد بەڕێستان ئەو کاتە فەرماندەیەکی سەربازی بوون لەوێ پێتان وایە چکە ئەو کاتە پێشمەرگە لەوێ ینی بوونێکی تەواوەتی و باشی هەبوو لەوێ بەهێز بوو پێتان وایە بە سەفەقاتێکی سیاسی 16 ئۆکتۆبەر ڕوویدا و کەرکوب فرۆشتە؟ تەنها پێشمەرگەی پارتی لێ نەبوو بێگومان پێشمەرگەی یەکێتیش لێ بوو پێشمەرگەی خۆشیان لێ بوو بێگومان پێشمەرگە بەگشتی بەڵێ بەگشتی چونکە وزارەتی پێشمەرگە تێکەڵ هەمومان دەزانین هەموو پێشمەرگان بە ورەیەکی بەرزەوە ئەو کاتە ڕوبەڕووی داعش بوونەوە و هیچ ڕۆژێکیش لە ڕۆژان شکستیان نەهێنا بەرامبەر داعش و هەموو دنیا دەزانێت ئەو هێزە زەبەلەحەی و تیرۆریستەی داعش بە دەستی پێشمەرگە شکستی هێنا. پێشمەرگە ئەو کاتە توانی بەرگری بکات بەڵام لە کاتێک کە فەرمانیان بۆ هات هەندێک لەو برادرانەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەداخەوە کە هاوسەنگەر بوون لەگەڵ ئێمە دیارە بە بڕیاری سەرکردایەتی خۆیان پاشەکشەیان کرد ڕۆژێک پێش ئەوە ئێمە درکمان کرد بۆی کە چەکە قورسەکانیان گواستەوە و لە سیارە باڕڵگرەکانیان بار کرد دیار بوو نیشانەکان کە ئەوان نایانوێ بەرگری لەو سنوورە بکەن و بەجێهێڵن. باشە ئەگەر 16 ئۆکتۆبەر نەبووایە دۆزی ڕەوای گەلی کورد بەکوێ گەشت؟ من پێم وایە لە دوای ڕفراندۆم کە کاتێکی بەهێزە و بۆ ئومێدەش ئەو کارتە بەهێزە هەرماوە دۆخەکە بەرەو باشتر دەچوو بەهێزتر دەبوو. من پێم وایە 16 ئۆکتۆبەر ئەفلیسکردنی ئەو خەونە بوو. باشە کورد چی لەدەستدا لە 16 ئۆکتۆبەر؟ کورد زۆر شتی لەدەستدا خاک بنسبەت من وەکو پێشمەرگەیەک وەکو هاوڵاتیەکیش خاک پیرۆستترین شتە لای من لای هەموو کەسێک شوایە پێم وایە ئەوەی خاچی نەبێ ئاینیشی نییە خوش ناناسێ چونکە خواپەرستن هەر کەسێک خاچی نەبێ و خاچی نەبوو وجودی نییە ئیتر خواپەرستی لە شوێ نازانم. بەهەرحاڵ لا ئێمە خاک زۆر پیرۆزە بەشێکی زۆر لە خاچی کوردستان ڕادەستی ناران کرا و ئێمە هەر وەکو کاکەی من وەکو کاکەیەک ڕەنگە لە کۆی زیکەی سی دێ ئێستاکە هەر 4-5 دەیەکمان وا بێ ئەوش بە ڕێژێکی زۆر کەم ژیان لەوێ نەما
هەموو ئاوارە بوون بەڵێ خەڵک بژێوی ژیانی خەڵکی لەسەر کشت و کاڵی و ئاژەڵداری بوو باشە کاک فەرهاد بە کورتی پرسیارە گرنگەکە ئەمەیە یەکێتی چی بەدەستێنە لە دوای 16 ئۆکتۆبرەوە چی بەدەستێنە بۆ ئەمەی کرد من نازانم ئەوان خەونی ئەوان چی بوو بەڵام دۆڕانیان دۆڕاندیان بەڕێز فەرهاد نزار فارس جێگری فەرماندەی لیوای کاکەیەکان لە داخوک تا 16 ئۆکتۆبر سوپاس بۆ ئەمەدەبوونی بەڕێستان کاک فەرهاد زۆر سوپاس بۆ ئێوەش. بەخێر.